ناکرێت دایک و باوک بوویت و ئەم تایبەتمەندە گرنگیانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان نەزانیت کە تایبەتمەندی کۆتایی لە هەمووان گرنگترە. کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان سەرجەم قۆناغەکانی باخچە و بنەڕەتی و ئامادەیی لەخۆ دەگرێت. خوێندن لە کۆمەلگاکەمان بە زمانی ئینگلیزیە و لەسەر پرۆگرامی دامەزراوەی MM پبلیکیشنە. لە کۆمەلگاکەمان چکە لەلایەنی زانستی گرنگی تاوئێرێت بەلایەنی پەروەردەی و تەندروستی قوتابیان و ڕۆژانە چاودێریان دەکرێت. لە کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان سلێمانی قوتابیان ئاشنا دەکرێن بە تەکنۆلۆژیای نوێ و سەردەمیانەی وەکو AI و ڕۆبۆتیک. کۆمەلگاکەمان گرنگی تاوئێرێت بە زمانە جیاوازەکان و زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و ئەڵمانی دەخوێنرێت. ساڵانە بە ڕەچاوکردنی بارودۆخی بەخێوکاران داشکاندن لە کرێی خوێندن دەکرێت و کرێکە بە چەند پشکێک دەدرێت. ئەمەش تایبەتمەندی گرنگەکەیە بۆ دایک و باوکان. بە ڕەزامەندی وەزارەتی پەروەردە ساڵانە ئەو منداڵانی ئاستی زانستیان بەرزە لە تەمەنی 5 ساڵی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان وەردەگیرن. لەم قوتابخانەیەدا هەر ڕۆژە و چیرۆکێکی نوێ دەست پێ دەکات.